بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە گرنگی زانست و پەروەردە. میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکانمان کردووە. دکتۆر گیان زۆر بەخێربی. زۆر سپاس. سەرتا پێمان خۆشە پێناسەیەکی زانست و پەروەردە بە شێوەیەکی جیامان بۆ بکەی بزانین جیاوازی نێوانیان بۆ پێناسە بۆ هەردووکیان چییە و چۆنە. بسم الله الرحمن الرحیم. سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە مامۆستا. پێناسەی فێرکردن پرۆسەیەکە لە نێوان مامۆستا و قوتابیدایە، یعنی پرۆسەیەکە دوو کەس تیا بەشدارە، دوو لایەن تیا بەشدارەوەی کە پێوتێ تعلیم بریتێ لە گەیاندنی ئەو زانیاریانە یا تێگەیاندنی ئەو زانیاریانی کە لەلای مامۆستا هەیە بە چەند وەسائلێک بە چەند هۆکارێک بە قوتابی ئەویش وەریەگرێت و لەگەڵ یەکترە ئەیەڵێنەوە تا دەبێتە زانست و مەلەکە لای ئەو خوێندکارە. تعلم ئەوەی کە فێرکردنە خۆ فێرکردنە زیاتر شتیش تاکە کەسیە ئینسان خۆی فێرەکە. بەنسبەت پەروەردەشەوە کە لە وڵاتانی ئێمە تربیە هەمیشە پێش تعلیم کەوتە، یعنی ئەڵێن وەزارەتی پەروەردە یان ئەڵێن پەروەردە و فێرکردن یا تربیە و تعلیم. بێگومان تربیە بریتێ لە ڕاهێنانی مرۆڤ لەسەر بەها باڵاکان، لەسەر ڕێز، لەسەر دڵسۆزی بۆ خود، بۆ خاک، بۆ نیشتیمان، لەسەر بەها باڵاکان بەگشتی پەروەردە. بێگومان ئەگەر ئەم پرۆسەی فێرخوازیە فێرکردنە لەم ئەم دوو ئامانجەی نەپێکە یان باڵێکیان یا لایەکیان کەم و کوڕی تیابوو، بێگومان تاکێکی ناتەن دروست بێت لە داهاتووە. کەسێک دروست بێت کە یان خوێنەوارە و تربیە نییە یا تربیە و خوێنەوار نییە، 2000 کۆمەلگایەکیش دروست بێت کە خوارە، کە لە لە بوارەکانە کێشەی هەیە، کەم و کوڕی هەیە، نوقسانی هەیە. بۆیە بەڕاستی پێویستە چەمکی پەروەردە و فێرکردن هەمیشە بەیەکەوە ببەسرێتەوە بە ئامانجی دروستکردنی تاکێکی تەندروست. وەگەڵێ لە چەمکی پەروەردایە لە بواری پەروەردەکردنە جەنابتان لە فێرکردنەکە وتان دوو کەس ئامادەی هەیە، خوێندکار و مامۆستا. ئەی لە پەروەردەکردنە هەر ئەم دوو کارکتەرەیە یان کەسانی تری بۆ زیادە بێ ئەکەمتری ئەکرێتەوە؟ لە ڕاستیە مامۆستا ئەگەر مامۆستا لە بواری پەروەردە فراوانتری کەین بە تایبەتی مامۆستا کرێت دایک و باوک بێ، مامۆستا کرێ بالفعل مامۆستایەک بێ لە پۆلە. بێگومان ئەوش دیسانەوە پەیوەندیەکە لە نێوان مامۆستا و خوێندکارە، لە نێوان قودوە و یان مڕەبی و ئەو کەسێک کە دەتەوێت فێری بکەیت. ئەویش بە هەمان شێوە چونکە تربیە ئینسان خۆی ناتوانێت بەڕاستی پرۆسی پەروەردەکردن لە فێرکردن قورسترێکە، چونکە پەروەردەکردن لە سلووکا دەرەکەوێت، بەڵام فێربوون لە زیهن و لە مێشکا دەرەکەوێت. بۆیە پەروەردە هەمیشە قورسترێکە، بە هەمان شێوە پێویستی بە مامۆستای هەمەچەشنا و ئەو جۆری پەروەردەکەش دەورە بینە. بەڕاستی تۆ دەتەوێت ئەم کەسە لە چ بوارێکە؟ جاری وایە ئەمە پەروەردەی سەربازیمان جیایە لەگەڵ پەروەردەی ئاینیمانە. مەسەلەن جۆرەکانی پەروەردەکردنیش پەروەردەکردن لە وڵاتی ئێمە مەسەلەن لە وڵاتی ئیسلامیەکان جیاوازی هەیە لەگەڵ پەروەردەکردن لە وڵاتیشی ئەوروپیا. بۆیە پەروەردەکردن دەتوانین بڵێن ڕاهێنانە لەسەر ئەو بەهانەی کە لە کۆمەڵگایە هەیە، لە ئاینەکانە هەیە. ئەمیش دیسانەوە پرۆسەیەکە ئەهمیەتی زیاترە لە ئەگە زیاتر نەبێت کەمتر نیە لە پرۆسەی فێرکردن. ماسە هەمیشە لە قورئانی پیرۆزیشدا وەکوڵێ پەروەردەکردن و تەزکیەکردن پێش فێربوون و زانست خراوە. یوزەکیهم ویعەلیمهم الکیتاب والحیکمە. تەزکیە بەڵێ زۆر جوانە. تەزکیە بریتیە لە پاکردنەوەی دڵ و دەروون یەکەم جار، پاشان پاکردنەوەی زبان، پاشان سلوک، ڕێخستنی سلوک، کە ئەمە لە ئیسلامە بەڕاستی لە عینی پیرۆزی ئیسلامە ئیهتیمامیشی زۆری پێدراوە. ئێمە هەر علمێکمان هەیە بە مستەڵەحی تازە پێوتێ علمی ئەخلاق، کاتی خۆی پێوتراوە تەسەوف، هەروەکە مستەڵەحە قورئانیەکە تەزکیەیە. بۆیە یەکێ لە پەیامی پێغەمبەران بەڕاستی پێغەمبەران هەردوو ئیشەکەیان کردووە. بۆیە مامۆستا خەریکە دەبێتە پێغەمبەر کادە المعلم یەکوونە ڕەسوولە. مەهامی پێغەمبەران بریتێ لە چی؟ بریتێ لە پەروەردە و فێرکردن. بۆیە پرۆسەیەکی زۆر پیرۆزە، پرۆسەیەکی زۆر گەورەیە.
پەیامی پێغەمبەرانە کەواتە پەیامی ئاسمانە و بۆ داواکراوی خی گەورەشە بۆیە خی گەورە لەو یەکەم ئاەتێکە لە قورآانی پیرۆزە داوامان لێقە ئیقڕە بسم ربك الذي خلق داوای خوێندنمان لێکە داوای خوێندنەوەمان لێکە و هەروەها خی گەورە سوێن دەخوات بە کەمە لا چێتە بابەتی گرنگیدان بە بواری زانست نون والقەلەمی وما یەسطڕون خی گەورە سوێن دەخوا بە پیتەکان سوێن دەخوا بە قەڵەم سوێن دەخوا بە بەو دێڕانەی کە پێی نووسراوە بۆیە بەڕاستی ئەهمیەتی زانست لە دنیاە هەر گەلێک بێ پێش بکەوێ هەرگەلێک بێت خاوەنی چیانی سەر بەخۆی خۆی بێ بێگومان ئیحتیمامی تەواو هەر لە بودجەوە بیگرا تاکو و ئامادەکردنی جێشێک سپایەک لە مامۆستا لە منهەجێکی باش لە خزمەتی پەروەردە و فێرکرد نابێت. مامۆستا ئاین ئەم بەرگەی بەبەر زانست تا بڕیوەکەڵێ زانست و زانیاری نورە. ئەم نورە وەک ئەڵێ لە کتێبەکانەوە دەزەکەوێ یام وەکوڵێ بەرهەمێکی معنەویە و لە مێشکی مرۆڤەکانەوە دێتە دەر. بێگومان ئیمامی شافعی جەل لەو شعرەی بۆ وەکی ئیمامەسایە ئەڵێ علم نورە. بەڵێ فەرموو. علم بێگومان زانست نورە العلم نور دیسانەوە پرۆسەکە هەتا مەرحەلەی فێربوون چکە مەرحەلەی بەڕاستی تعلم وکۆڵە لەسەر وەزنی تەفاعولە تەکەلوفی تایە ئینسان دەبێت دوجار دەبێت فێر ببێ دەبێت فێر ببێ ئینجام علمە دەبێت بە نور چونکە ئێمە هەندێک خەڵکەیە یعنی ئێمە دوسێ جۆر خوێنەواریمانە ئێمە مۆستاریاس خوێنەواریمان هەیە ئەڵێن خوێنەوارە بە ئەلفوبێ ئەمە خوێنەواری ئەلفوبەیە خوێنەوارە بەڵێ خوێنەواری هەیە حرفەکانە ناسێ بەس ئەمە پێی ناوترە خوێنەوارمان هەیە بە خوێندنەوە بە نووسین هێشتا ئەمەش خوێنەوار نییە بەڵێ دەتوانێت خوێنێتەوە بنووسێن پەیامی هەیە بەڵام ئەمە نەبوو بە علم مەلەکەیە و علمیش هێشتا دەبێت دوجار ببێ بە معریفە دەبێت ببێ بە باڵاتر لە زانست ئەم کاتە علمە بێ بە نور یعنی چی یعنی ئەو کاتە تۆ بەرچاوت ڕۆشنە ڕاست و خراپ لە یەکتر جیاکەیتەوە ئەو شتەی بە سوودە لەگەڵ ئەو شتەی بێ سوودە ئەو شتەی کە خزمەتی خەڵکەکە لەگەڵەوەی کە زیانی هەیە بۆ خەڵک ئاسانتر تێگەی تۆ لەگەڵ کەسێکی خوێنەوارە حتاڵێن وەبزان بۆ ڕقێبەیە بە معەممەر قەزافی ئەڵێ هانێدا بۆ خوێندەواری یاش بۆ شتیشی ئاوا ئەڵێ دوایە گەرە میلەتە ڕۆشنبیر بێ شۆڕشم بەسەراکەن ئەویش ئەڵێ ئەگەر گەلێکی خوێندەوار و ڕۆشنبیر شۆڕشت بەسەرا بکە باشترە لەوەی کە گەلێکی نەخوێندەوار شۆڕشت بەسەرا بکە بالفعل وا دەرچوو بالفعل گەلێکی نەخوێندەوار شۆڕشی بەسەرا کرد وە کوشتی بەڵام تۆگە دیقەتی شۆڕشی تونس بدەی بجیاوازترە بۆیە هەمیشە گەلێک ینی ئەم نورە لە هەموو مەجالێکا دەرەکەوێت لە مەجاری بینین و بەسیرەتە لە مەجای سلوک و کرداریش کاتە لە شۆڕشەکانیشدا لە ئینقلابەکانش ئەم بەهایە بێ هەر بدرەوشێتەوە وجودی هەبێ بێگومان تۆ ئێستاگەر دیقەت بدەیت ئێمە جاری وا هەیە ئەم علمەکە ئەبێ بە نور مەرج نییە علمێک بە بریتی بە لە بڕوانامەیەک ئێمە هەمومان لە سەروبەندی ئەوەی کە لە ئەفغانستان حکوومەت ڕووخا یان با بڵێن چەند جار دەسەڵاتەکان گۆڕاون مەشهورە کە خەڵکی ئەفغانستان دەست نابە بۆ ماڵی دەوڵەت کە تاڵانی ناکە کە موسسەکانی خۆی وێران ناکە بەڵام خەڵکی عێراق بەحساب خەڵکی ڕۆشنبیرە عێراق کاتی خۆی دنیا بۆ حەزارەت بۆ عاسیمە بۆ هەمیشە یەکێ لە زانکۆ عریقەکانی دنیا لە عێراقا بووە بەڵام لای ئێمە علمە نەبوو بە نور بۆیە چیەکەین ئێمە دەست خەڵک لێرە ئێستاشی لەگەڵا بێ نە سەقافەی نە علمی سەربازیمان هەیە تەربیەی دینیمان بۆکو پێویستە و نە تەربیەی ئیداری و ئەمانەت پارێزیمان نە تەربیەی حکمڕانیمان هەر لە هەموو بوارەکانە ئێمە ئەم علمە نەبوو بە نور ئەم زانستە ئەم تربیە شوێنی خۆی نەگرتووە بۆیە بەڕاستی ئێستا سێرەکەی کۆمەلگەیەک دروسە بێ بە 100 ساڵی تر بەلانی کەمەوە بە 50 ساڵی تر تا 100 ساڵی تر ئەبێم جیلە بگۆڕێ وەکو سەیدنا موسا عەلەیهی سەلام ئێمە خەڵکێک دروست بووە خەڵکێکی لاموبالات خەڵکێکی ژێردەستا سەیدنا موسا عەلەیهی سەلام بۆچی خی گەورە 40 ساڵ لە بیابانی سینا هێشتەوە تا ئەم جیلە ترسینەوە کە هەرشیشی پێوتن ئەوان هەریانوت نایکین ناتوانین خۆت بڕۆ خۆت بیکە بۆیە بەڕاستی ئێمە جیلێک دروست بووە
جیلێکی خوار دروست بووە بەشێ لەم خواریە پەروەردە و تعلیم لێ بەرپرسە بەڕاستی دەستگاکانی زانستخوازیمان زانکۆکانمان لێ بەرپرسە لە وڵاتەیە کە ئێمە زانکۆکان ئێمە بەداخەوە بە عێراق و کوردستانیشەوە لە 4,000 و 5,000 و 7,000 ریزبەندی زانکۆکانی جیهانە. مامەسا ئەگەر بەراوردی نێوان دوو خوێندن بکەین کە کورد وەکۆڵی ئەزمموی کردوون کورد بینیونی خوێندنی ئاینی وەکو حجرە و خانەقاکان و خوێندنی مۆدرن وەکو زانکۆ و پەیمانگاکان کە ئێستا بەداخەوە ئێستا نەک بەداخەوە بە ئێستا بمانەوێت نەمانەوێت جێی حجرەکانیان گرتوتەوە و خوێندنی حجرەشیان وەکۆڵە لێش کردووە. بۆ نمونە لە خوێندنی حجرە کورد ئەو هەموو دەستکەوتەی هەبووە ئەو هەموو زانا و نووسەر و مێژوو نووس و شاعیرە گەورەی تیا هەڵکەوتووە تەنان لە شێعرەکانیشیانە بۆن یەکێک وەکو سالم حاجی قادری کۆی مەحوی بە ڕەحمەت بن شانازی بە ئاستی پێشکەوتن و بەلاغەت و شێعرزانی خۆیانەوەکەن تەنانەت شانی پێلێدەن بە شانی ئەدەبی عەرەبی و فارسی و هی وڵاتانی تر. یەکەم پێمان خۆشە بزانین هۆکار چی بوو کە خوێندنی زانکۆ و پەیمانگاکان و خوێندنی مۆدرنە وەکۆڵێ شوێنی خوێندنی حجرە و خانەقاکانی گرتەوە؟ بەڵێ لە ڕاستیدا شوێنی نەگرتەوە بەداخەوە بریا شوێنی بگرتایەتەوە بوو بە بەدیل بەڵام بەدیلێکی سەرکەوتوو نەبوو بێ بەرهەم. بەڵێ یەکێک لە نەزەریەکانی تعلیم کە خوێندن پێی سەرکەوتووە بێ پێوتێ نەزەری ممارەسە یا یەکێک لە مەبادیئەکانی خوێندن بریتێ لە ممارەسە بریتێ لە تەطبیقکردن لە جێبەجێکردن لەلایەنی نەزەری دەرەچێ بێت ئەچێتە لایەنی عەمەلی و پراکتیکی. خوێندن لە حوجرەکانە کە لەبەر ئەوەی کە ئێستا هەندێک خەڵک لەم سەردەمەشە دەتوانین بڵێن ئەو شێوازە تەطبیقە کرد کە پێوتێ خوێندنی تایبەت یا مامۆستای تایبەت تۆ لەسەر چەمکێک لەسەر بابەتێک لەگەڵ مامۆستایەکەدا ئەنیشیت تاکو ئەم بابەتە تاکو ئەم لاپەڕەیە تاکو ئەم مستەڵەحە تەواو لی تێر نەبیت و نەتوانی بیڵیتەوە مەرحەلەی یەکەم وەرگرتنی زانیاریە. زانیاریەکە دەبێت حفزی بکەیت ئەمە هەمومان کە لە مەجای پەروەردە و فێرکردنیشمان کردووە زانیاری بە ئاسانی حفزەکرێ بەڵام ئەگەر لەسەری بەردەوام نەبی یان لێپرسینەوەی لەگەڵان نەکرێت تێگەشتنی لەگەڵان نەکرێ زوو بیرەچێتەوە. ئێستا من ئەگەر ژمارە تەلەفۆنێک بدەم بە تۆ بڵام مامۆستا 0 ئەوەنە باشە تۆ احتیاجی دوای ساعتێک بیرە دێتەوە دوای ئێوارە درەنگتر لەوانە دوژماری خێریت بیر بچێتەوە بەڵام دوای هەفتەیەک خوێندن لە وڵاتی ئێمە بەڕاستی بریتێ لە چی هەڵڕشتنی معریفەت ئیتر کەست چەنی لێ کۆکاتەوە ئەم چەنی لێ هەڵەگریتەوە بەس ناکاتی خۆی وانە بووە بواری زانستی ئێمە بریتێ تەنها لە بواری نەزەری یعنی کەمتر بواری تەطبیقی تایە یعنی تەنها ئەخوێنیتەوە قوتابێک ناچێتە مختبەرەوە باشە ئەم زانستە ناتوانین ممارەسەی بکەین ناتوانین لی تێ بگەین ئێمە تەنها لە پرۆسی فێرکردن ئەمە مەساریازەبێ ئەبێ هەموو حاسەکانی ئینسان تیا بەشدار بێ نەکو تەنها چاویا بیستن دەبێ بیستن و تەنانەت زانیانی بواری فێرکردن ئەڵێ نەبێ ئەبێ پێنج حاسەکە تیا بەشدار بێ هەموو حاسەکان بەشدار بن. ئێستا بۆ نمونە کە تۆ سیناریۆیەکە خوێنیتەوە باشە سیناریۆی فیلمێکە خوێنیتەوە دەجاری خوێنیتەوە بۆت لەبەر ناکرێ بەڵام کاتێک بێ بە فیلم یا بە فیلمێکی بینی چاوت یا بەشدارە بێ زۆر باسەی سیناریۆکە لەبەرەکەیت. بۆیە لە حوجرەیە لە خوێندنی ئەوەی کە پێێتە خوێندنی کلاسیکی حتا کاتی خۆی لە ئەوروپادا نەبیل و گەورەکان و شازادەکان بەم شێوەی خوێندویانە خوێندنی تایبەت کتێبێکی خوێنی تا تەواو یەکەی. ئێمە ئێستا بۆ نمونە لە کات نادەین بە مەنهەج ئەمریکێکە لە شێشەکانمان بۆ نمونە ئێمە لە قوتابخانە تایبەتەکانە ئەمە گرنگی پێدرێ. ئێمە ئێستا لە وڵاتی ئێمە مەکتەبێک قوتابخانەیەکمان سێ دەوامیتیایە 7.5 بۆ 2.5 بۆ 1 بۆ 4 لە کاتێکە لە هەر لەم شاری سلێمانیە قوتابخانەی تایبەتمان هەیە جێیتر سەر بە فلان و فلانە لە 7 بەیانی تا 4 دەوامیتیایە هەر هەمان منهەجیشە خوێنن. بۆچی؟ یەکەم پێویست بە چییە؟ پێویست بە تێگەیشتنە دەبێ بابەتە کاتی بیتێ سعاتێکی بیتێ لە کاتی ئەم سعاتەیە دەیتێ پاشان پێویست بەچی پێویست بە پشووە پێویست پاشان لایانی تطبیقیە عملیە
پاشە دەبێت چالاکی ئەمە چشنی تیاابێ لەگەڵ ئەم یەکدەوامەی ئەم قوتابخانەیە کە بە تەنیشتێوێتی باشە ئێمە سێ دەوامەکەین بۆیە قوتابی ئێمە فێر نابێ بۆیە زانکۆکانی ئێمە 100 ساڵی تریش بەم ڕیتمان بڕۆین کەم زانکۆیەمان کە زۆر لە کوردستانە کە بێگومان زانکۆی زۆر باشمان هەیە و مامۆستا و کادیری دڵسۆزی زۆر باشمان هەیە بەڵام 100 ساڵی تر بەم شێوازە بڕۆین هەرگیز نۆبڵێک نابێنین لە وڵاتە لە هیچ بوارێکە لە بوارەکانە تەنانەت لە بواری ئەدەب و شعر و لە هیچ بوارێک لەم بوارانەیە کە ئاسانترن لە بواری فیزیا و کیمیا و طب و فەلەکناسی مامۆستا ئەمە هۆکارەکەی لە ئەستۆی کێر ئەمڕۆ لە خراپە ئەگێڕێ ئایا سیستەمەکەیە حکومەتە مامۆستایە خوێندکارە منهەجە لە ڕاستیە دەتوانین بڵێن هەمویانن بەئاستی جیاواز یەکەم ئێمە گرنگ نییە بەڕاستی منهەجێکی بە قوتمان هەبێ چەند منهەج خاڵی دەستپێک و سەرەتای پرۆسی فێرکردنە منهەج وەزارەت دایانێ لیژنەیەکی پسپۆر دایانێ کە پێوترێ بە وەزارەت دەوترێ عەقڵی مفەکر بەڵام ئەم عەقڵە مفەکیرە ئەبێ عەقڵێکی مونەفیزیشی هەبێ یعنی کە تۆ منهەجێکی زۆر باشت هەیە دەبێ مامۆستا و کادیرێکی تەدریسی زۆر باشی دەبێ ئەمە تەنفیزکە ئێمە لایەزال لەم شاری سلێمانی و لەم کوردستانی ئێمەدا نەقسمان هەیە لە کادیری تعلیمی لە مەجالە زانستیەکانە بە تایبەتی ئامادەیەکانە مامۆستای فیزیا بیرکاری ئینگلیزی جارێ مامۆستای کوردی ئینگلیزیڵێتەوە باشە بەشێکی تری لەم کەم و کوڕیە پەیوەندی بەیە بە خوێنکارەوە خوێنکار لەبەر هەر شتێک بێ کە ئیستیعدادی نییە یعنی ئامادەییتیان نییە ئامادەی فێربوونیتیان نییە ڕاستە خوێنەوارە بەس خوێنەوارە بە ئەلفو بێ خوێنەوارە بە خوێندنەوە بەڵام معریفەی نییە زانستی نییە حەزی زانست خوازیتیان نییە بۆیە بەڕاستی خوێندن لەسەر چەند پایەک دامەزراوە پایە یەکەمی منهەجیش لە ژینگەیەکی تەندروست تا تەطبیقەکرێ منهەج دەبێ لە قوتابخانەیەکە تەطبیقی بکەی کە ژینگەکەی گونجاو بێ کە لە ڕەحلەکانیەوە لە ڕەنگی ژوورەکەیەوە لە وایت بۆرد و تەختەیە کەتیایەتی لە مامۆستاکەیەوە لە ژینگەکەیەوە ئێمە قوتابی مامۆستا ئێمە قوتابیمان هەیە لە پەیمانگە کاتێکە نردومانە بۆ ڕاهێنان چوو بۆ قوتابخانەکان منوەکو مشریف چوون بۆ قوتابخانە سەردانم کردووە باشە قوتابخانێکی دوو قاتە دەست شۆرەکانی لە خوارەوەی لە حەوشەکەیە جەڕەس لێات باشە 5 دقە مۆڵەتە دەشۆرێک بزانە بۆ 2000 قوتابی بۆ 1000 قوتابی بۆ 5 خولەکیش تا لە قاتی خوارەوە لە قادرمەکانە جەڕەس لێاتەوە ئەبێ بە هۆسا ئەبێ بە فەوزا قوتابی اینجا لە کاتی دەرسە مامۆستا بچمە دەرەوە مامۆستا ئەوە بکەم مامۆستا بەبێت خەریکی داگیرچنی زۆپا و کوژانەوەی زۆپا بێ ئەبێ خەریکی گەرمکردن و بەڵێ قوتابخانەی ئێمە یانی من چەندین وێنەی شوێنەکانم گرتووە ینی تەعجوبەکە ینی ئینسان تیا ئیدارە ناکە کەشێکی زانستی نییە بۆیە قوتابی وا ئەزانێ قوتابخانە بۆ بە زیندان مامۆستاش بۆ بە سەرجان پرسیمان ڕۆڵی سەرەکی کێ ئەم ڕۆڵە گەڵبام سەیرەکەی لە زیندان کە وەکوڵێ خواردترین و خراپترین شوێنێکە مرۆڤی جاری وا هەیە مرۆڤی زۆر خراپ مرۆڤی درڕندە مرۆڤی شەڕانگێز ئەچێتە زیندانەوە لەو سەرە بەکۆڵێ بە فلتەرێکی باشە دەبێتەوە بە کەسێکی سوودمەند و شارەزا و باش بۆ کۆمەڵگەکەی بەڵام ئەم وەکوڵێ ئەم شانۆیە ئەم شوێنە لە زانکۆ و پەیمانگاکانمانە نابینین ئەم مرۆڤە باشانی کە چنە زانکۆ و پەیمانگاکان یا هەروەکو خۆیان دێنەوە دەرەوە یا من پێم وانە هەنگاوێ بەرەو باشتر ڕۆشت من هۆکاری ئەمە چیە؟ هەڵبەت من دڵنیام تۆش مەبەستت تەعمیم نییە گشتاندن نییە بەڵام بە زۆری وایە بەداخەوە بە زۆری وایە یعنی کەسی نزیکی خۆمان برا فلان من برایەکەمەڵێ تا تاوان شەشی ئامادەیتەوە کردی وەڵا پەشیمانم 12 ساڵەشم خوێن ئێستا پۆلیسە لە سەرتا بۆ مای بە پۆلیس باشتر یعنی قوتابی ئێمە لە سەرەتای پرۆسەی دەستپێکردنی خوێندنە سەرۆکی حکومەت وتی ئیتر قوتابی بەتەمایەوە نەبێت تەعیین ببێ قوتابی بەتەما نەبێ هەلی کاری بدرێت گەورەترین بەخشینەوەی ناومێدی بوو گەورەترین لەسەر هۆڵی خوێندنیش بوو نەک دەستپێکی بەڵێ بەتەما نەبن
یعنی تۆ بە ئەم پەیامە گەر پامێکت هەیە بەم شێوەیە پام ناگە ئەمە گەورەترین زەربەی لە قوتابی درا لە پرۆسی خوێندن ئەدرێتەوە بەم شێوازە قسە ئەەکەی بۆیە ئێمە ئێستا قوتابیڵە ئێسامە ئێمە قسە لەسەرەوەیڵێ بابای کۆت بشکێ مەسەرەن بابای کۆت بشکێنین با بچینە وەڵەکانی خوێندن دایک و باوکی قوتابی ئەڵێ وا ساڵێکی قوتابی فەوتە نەخێر ئێستا هەموو قوتابیەکانمان لە کوردستانە هەمووی لە مەرحلە چواری زانکۆیە کە دەرچوو ئەبێ بەچی تو چی ئەدەیتێ ئەم ساڵە خوێندنە فەوتە با نەفەوتێ بەڵام ئەگەر دەرچوو ئەم قوتابێت چی بۆ ئەدەیت دەیان ساڵی هەرە فەوتێ لە دەیان ساڵی لە دەرەوە پلانێکرد نەبێ بۆ بەڕێکردنیان من لە ئێواران لەو پەیمانگایە سەرۆک بەشم باوکی قوتابی خۆی هاتوۆتی دی مامۆستا من خوێندنم تەواو کردووە لە ماڵە تووشی نەخۆشی نەفسی بووم ئێستا حەزەکەم بێم جارێککە بخوێنمەوە یعنی ئیشی دەست ناکەوێت حەزەکە پارە بدا بخوێنێ یعنی بەس بەردەوام بێ شتێک بکە یعنی تەنانەت ئێمە ناتوانین لە ئیشی خۆبەخشیە لە ئیشی هەرەوەزیە ئەم کەسانە حد دەوراتیان بۆ بکەینەوە بۆ دڵخۆشی هیچ بەرنمەیەکمان نێ بۆم دەرچوانە بەداخەوە ئەوەی کە دانەمەزراوە ئەوە هەر هیچ ئەوەشی کە دامەزراوە هەر نیوە هیچ و ڕبع هیچ بەداخەوە بۆیە بەڕاستی سەبەبی سەرەکی لە وڵاتی ئێمە هەدەف نییە خوێندن پرۆسی خوێندن لە وڵاتی ئێمە نەبوو بە استراتیژ بۆچی ئەگەر ببووایە بە استراتیژ ئێمە بۆ نمونە ئێستا ئێمە استراتیژی ئێمە پاراستنی خاکی کوردستانە بودجەیەکی زۆر باشمان بۆ پێشمەرگە تەرخان کردو هەڵبە زۆر باش نییە لە چاوەی مەسەلەن موچەی پێشمەرگە نەبردراوە کەمترێکە لە سا پەنجای نازانم جاری وایە گوێم لێبێ لە سا پەنجای بودجەی ئێمە بۆ لایانی عسکەریە لە سا چەنی بۆ پەروەردە و فێرکردنە کەواتە ئێمە خوێندن لە ئێمە استراتیژ نییە لە دواوەیە ئێمە ئەمانەوێ ئیرادەی مامۆستا بشکێنین ئێستا خەڵکەڵێ حکومت دەسەڵات داواکڵێ داواکارین لە مامۆستایان بایکۆت بشکێنن من ئەمڕۆ لە هەر لە فەیسبووکی خۆم شتێکە بنووسیتم نابێت شکاندنی بایکۆت بە شکاندنی شکۆی مامۆستا بێت ڕاستە تۆ دەیت مامۆستایەک بە دڵشکاوی ئەنێریتە پۆلەوە دڵی شکاوە قوتابەکە سیرێکا ئەم مامۆستایان ئامانجەکەی خۆی نەپێکاوە فەشەلی هێناوە دوایش ئەوە تۆ تێ قوتابەکە پارەی باتێ بەڵام ئەمە ساڵا پارە مایتێ دەبێ فێرم کە بێ ڕێزم لێ بگریت خۆ بە پارە هاتووی ئەمە بێ بە کرێکار و ئیشە بێ بە کرێژیراو ئەم پرۆسی خوێندنە بەڕاستی بە تایبەت ئێمە واقعی بین باسی وڵاتی خۆمانەکەین پرۆسی خوێندن لە وڵاتەیە دەست پێ بکاتەوە دەست پێ نەکاتەوە کویەک وایە ئامانجینی ئیسیعداد نییە مەرحەلەی یەکەمی پرۆسی فێرکردن ئیسیعداتی ڕۆحی یعنی من کاتێ دەچمە پۆلەوە و مامۆستا دەبێ مستعید بم نابێ بچمە پۆلەوە بڵام قوتابی خۆشەویستەکانم ببورن کە چەند وەختە ئێمە نەمانتوانێ و هیچتان بۆ بکەین مامۆستا قوتابی بڵێ مامۆستا بۆ دواکەوتی وەڵام مامۆستا کرێپاسم پێ نەبوو مامۆستا ناتوانم کرێ بدەم بە پێ هاتووم بۆیە دواکەوتم ئەبێ هەموو شتانە قبولکەی پرۆسی خوێندن پرۆسی فێرکردنم عوزرانیتیان نییە مامۆستا کاتێک چێتە پۆلەوە یەکسەر دەست پێکە بسم الله کە دەستی پێکرد دەستەکە بە مەجاالە عیلمیەکە ئێمە چارەکێکمانە ڕاو بە هەڵکردنی کێشەکانمان بۆ هەڵکردن و کوژانەوەی زۆپا بۆ داخستنی پەنجەرە نازانم بۆ پاکردنەوەی پۆل بۆ ئەم شتانەمان ئەڕوا ئەو ڕێ شوێنانن کامانن کە کەش و کەشێکی لەبار بۆ پەروەردەیەکی دروست بێنینە ئاراوە ئەنی کەشێکی دروست و لەبار بتوانین پەروەردەیەکی جوانی تیا بڵینەوە و بە قوتابی بڵین کامەیە لە ڕاستیە بەر لە
ماوەیەک هەر لە بە ئیمتحانی بەکەلۆری ئاین هەر داخەڵ ناکرا پاشان ئەو مفرەداتانی کە لە پەروەردەی ئیسلامی و لە پەروەردەی ئاینیا هەیە وای لێکراوە بۆ تشتێکی زۆر لاوەکی و ئادرێ بە مامۆستایە کە خەیری پسپۆڕە کە گاڵتەی بە مەنهەجەکەیەکا بە نوکتە و بەشتی تر یان جاریواڵە دەرسی ئاینە با بکەین بە وەرزش یان دەرسی ئاینە ئەکرێتە کۆتاوانەوە ئەکرێتە وەکو محەممەد قوتب زۆر باسیەکە لە نووسینەکانە بەڵێ لە کاتێکە پەروەردەی ئاینی ئێمە ئێستا بۆچی خەڵکی تونڕە و دروستە بێ بۆچی خەڵکی دروستە بێت کە خراپ لە دین تێگا کە ڕێزی مرۆڤ ناگرێت ڕێزی ژینگە وڵات ناگرێت دڵسۆزی نییە لەبەرەوەی پەروەردەیەکی ئاینی نییە ئێمە کاتی خۆی کە لە پەروەردەی ئیسلامیە ئەمان خوێن لە منهەجا هەبوو هەڵبەت ئێمە هەردوو سەردەمەکەمان بینیوە سەردەمی باسیشمان بینیوە و سەردەمی حکومەت هێرەمیشمان بینیوە لە مەرحەلەی ئیبتیداییمانە ئەمان خوێند کە کەسێک چێتە بەهەشتەوە بەهۆی ئەوەی کە ئاوی داوە بە سەجێک کە تینووی بووە فێری بەخشندەی ئەکرین لەگەڵ ئاژەڵە ئەدەبێکی جوانە باشە هەروەها کەسێکە چێتە دۆزەخەوە کە ئازاری پشیلێکی داوە ئەمە زۆر بە بچووکی خەڵک لەوانەیە تەماشای بکە نه ئەمە زۆر گەورەیە من ئێستاژەوەم لە یادە ئێستاژەوە چیرۆکەم لە یادە کە مانسەوای لێ هاتووە ئێستا لە کۆمەڵگە ینی ئەم دووشتە مقدەس بوون یانی وەکوڵێ تەنان ینی مرۆڤ وەفادارە بەرامبەریان ڕێزیان نەگرێ پشیلە و سەگ بەڵێ ئەنی مەبەستمەوەی کاریگەری هەبووە لە سەر دەرونی قوتابی و پەروەردەکردنیان بەتاکید زۆر کاریگەری هەیە ئەو کاریگەریە ئێمە ئەزانین کاتێککە گەورە بووین ئێمە ئێستا ئەو زیکراتانەمان هەیە حتا ئێمە جاری وا هەیە ئەڵێن باس لە بۆچی لە منهەجی ئێمە پەروەردەی حتا پەرپێسمان بە پەروەردەی شۆڕژێڕیە بۆچی کاتی خۆی ئێمە چەک هەڵگرن بابە برام چەک هەڵگرن ها بۆچی ئێمەمانە خوێند لەبەرەوەی پێویست ئێمە گەلێکی ژێردەستین پێویستمان بە ڕوحی شۆڕژێڕی هەیە تۆ دەبێت ئەبێ ئەو کەسانی کە منهەجی خوێندن دانێن ئەبێ خەڵکانێکی زۆر پسپۆر بن و زۆر عفومکە دوور بن لە بارگاوی نەبن بە بواری بە فکری ئایدۆلۆژی و ئینتیمایان تەنها بۆ نیشتیمان بێ مامۆساگە بەراوردێ بکەین بە پەروەردەی پێش ڕووخانی سەدام و دوای ڕووخان کەواتە خۆی ئەبێ لە هەمیشە شتە باشەکان شتە ئیجابیەکان بەرەو هەڵکشان و بەرزبوونەوە بڕۆن بەڵام وا هەستەکەین هەر لە ناو منهەج و پرۆگرامی خوێندنیشدا پەروەردەی پێش ڕووخانی سەدام زۆر باشتر بۆ قوتابی زۆر ینی توانراوە پێ بگەێنرێ و ئەم شتانەی ئەم بەها باڵیانەی لا شیرین بکرێ لە ڕاستیە ئێمە حتا دوای ڕاپەڕینیش ماوەیەکی زۆر منهەجی سەردەمی سەدام ئەخوێنرا هەتا کرابوو بە کوردی عەرەبیەکە بوو تەرجەمەی کوردی کرابوو بۆ نمونە لە مێژووە تۆ لە پێنجی سەرەتاییەوە تاکو دوو سێم تەوەستە مێژوو دەخوێن مێژووی کۆن من ئێستاژەوەی کە لەسەر مێژووی زانم ئەوەیە کە لەسەر باسی ئەکەدیەکان و ئاشووریەکان و بابلیەکان و چی هەمووی لە مێژوویەکی تەوەستای هەبوو ئەمەت ئەخوێن ئێستا وێنەکانی و وێنە ڕەشوسپیەکانی لەبەر چاومە باشە زۆر تەخوێن ڕاستە قوتابی زۆر ماندووە بەڵام قوتابی لەو قۆناغەدا خوێنکار لەو قۆناغەدا بێ نازانێ بەر نوچان بڵێم بڵێ قوتابی خوێنکار ئەبێ لەو قۆناغەدا فێرخواست توانایەکی زۆری هەیە دەتوانێت وەری بگرێ ئێمە هاتی چیمان کرد هەموویمان کرد بە مەلزەمە و چەند لاپەڕەیەک و دامان بە خوێنکار یعنی بەشێکی ئێمە وەکو مامۆستا وەکو منهەج جوانی کە منهەج بەرپرسین لەمە بێگومان مامۆستا بەرپرس بە یەکێکە لە بەرپرسە گەورەکان ئێمە خۆمان قوتابی فێری ئەوواکەین کە تەمەڵ بێ کە نەخوێنێتەوە بەڵام بێگومان ئەو کەسانی کەم ئەوانەی کە منهەجی زمانی سەدامیش خاڵی نەبوو لە شێواندنی مێژوو بەتابەتی بە تعریبکردنی سەلاح الدینی ئەیوبی بە تەخوینکردنی عوسمانیەکان یعنی ئێمە وا سێری عوسمانەکانمانە کرد بەڕاستی عوسمانەکان و عەباسیەکان و ئەمەویەکان بە نسبەت خەڵکەوە ئێمە وەکو یەک تەماشایانەکەین ئەمانە چەند دەسەڵاتدارێکی چەند خلافەتی ئیسلامی بوون بەڵام بە فۆرمی تورکی و عەرەبی و کە هەبووە یعنی ئێمە وا خوێنمان مەسەلەن 400 ساڵ 500 ساڵ عالەمی عەرەبی لە ژێردەستی عوسمانیەکانە بووە ڕاستە هەموو ئەو کەسانی هەموو دەسەڵاتانی ئەنزیمانەی کە منهەجی خوێندن دانێن بەشێکی زۆر لە بەرپرسیارەتیان لەسەر شانە و بارگاوین بەو عەقڵیەتە سیاسی کە هەیەە لێستاش لە وڵاتی ئەمەشا وایە مامۆستا دۆخێکی ناهەمواری سیاسی و کۆمەڵایەتی بەرۆکی کوردستانی گرتووە
ئاست و ئامادەیی زانستی و پەروەردەیی لەکوێدایە و ئەتوانێت چی بکە بۆ ئەم دۆخە ئەم دوو بوارە زانست و پەروەردە؟ لە ڕاستیە پێم وابێت من وەکو کە هەم مامۆستام لە متەوەستە دەرسم وتۆتەوە لە پەیمانگا و لە زانکۆ خۆشم قوتابی بووم ێستاش قوتابیم لە تێگەم یعنی کاڵم قوتابیم لەگە قوتابیان مەزانم قوتابیم هەیە کە سوکارم قوتابیە خراپترین بارودۆخی نەفسی و منهەجی و ئامادەکاریمان هەیە بۆ خوێندن هیچ ئامادەکاریەک نییە لەم سەردەمایان ئەم ساڵ کە هێشتا کە ساڵی خوێندن دەستی پێ نەکردەوە بەڕاستی من عەرزم کردی یەکێک لە پایە هەرە گرنگەکانی فێرکردن ئیستیعدادی نەفسی ڕۆحی عەقڵی عاتیفی یعنی تۆ ناکرێ مامۆستایەک بچێتە پۆلە و دڵی شکاوێ ناکرێ قوتابیەک بە پارەی خواردنی پێ نییە دایک و باوکی پارەی قەرتاسی نیاوەتی جلی نەکڕیوە مامۆستا لە برێەوەی زەنگ و کۆڵێ بەڕاستی ئەڵێ مامۆستاکان ئێستا هەمومان هاوڕێکین ئەڵین کاکە برچین مامۆستا برچیە یعنی هەمیشە لە ناوەڕاستی دەرسەکانە سکی قۆڕێ سکی جەڕەسی ئەوەی بۆ لێ بچێتە دەرەوە وانەکە کۆتایی پێبێنێ بۆیە بەم شێوەیە بەم ئیستیعدادە بەم نائیستیعدادیە پرۆسەی خوێندن ناتوانێت سەرکەوتوو بێ ناتوانێت ئەدای خۆی بکە چونکە بەسکی برسی دەرز ناوتێتەوە ئێمە هەرڵێن جاری وایە گلەی لە مامۆستا کرد ئەڵێ مامۆستا ناچێتەوە هۆڵەکانی خوێندن کاکە باوکو دایکی قوتابی ئەڵێ کاکە با خوێندن هەندێک ئەڵێن با خوێندن نەکرێتەوە چکە من پارەم پێ نەبیدەم بە قوتابیەکەم چکە منیش موچە خۆرم قوتابیە ئەچێ بۆ زانکۆ بۆ قوتابخانە پێویستی بە پارێ ساڵە بزانە چەندیەوێ چەندێکی با بە کرێخان و چەندێکی با بە کتێب چەندێکی بۆ با بە جل ئەی مامۆستا خۆشی قوتابی هەیە خۆشی دیسان پێویستی بە مەمەسرف و بەپارەیە کەواتە بەم شێوازە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێنی باڵا و وەزارەتی پەروەردە چۆن ئیهتیمام بە بەرگریکردن ئەدرێ لە کوردستان و لە ناحیە ئیعلامی و نەفسی و هەموو ئامادەکاریەک کرێ بۆ شەڕی داعش ئەبێ بەو قووەت و بەو هێزە ئامادەکاری بکەین بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن بەڕاستی ئەگەرمانەیە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە بێ داواکاری مامۆستایان جێبەجێ بکرێ ئەبێ داواکاری کەس و کاری قوتابی جێبەجێ بکرێ ئەبێ ئەگەر قەرزمان کرد و سوالمان کردووە پارە بۆ باری پەروەردە و بۆ خوێندی باڵا دابین بکرێ ئەبێ من نازانم ئێستا منهەج چەندێکی گەشتۆتە قوتابخانەکان باشە چەندێ لە قوتابخانەکان نەوتی بۆ دابین کراوە چەندێ لە قوتابخانەکان کارەبای هەیە مختبەراتمان هەیە کۆمپیوتەرمان هەیە هیچمان نییە یعنی مامۆستا بەم کاکە پرۆسی خوێندن تەنها بریتی نییە لە هەڵغشتنی زانیاری ممارسەیە تەطبیقاتە پاشان ئامانجا تۆ قوتابیەک هەدەفی نییە ئێستاڵم وا تاوام کرە بم بچی گەورەترین زەربەبەر خوێندن کەوتەوەیە قوتابی ئێمە ئومێدی نییە یەکێ لە پاڵنەرە هەر ئاساسیەکانی ئەوەی کە خوێندن سەرکەوتوو بە بریتە لە دیاریکردنی هەدەفێک ڕوون بێ من لە داهاتوە بم بچی نازانم یعنی چەندین خەڵک هەیە لەم وڵاتی ئێمەیە هەندەسەی تەواو کردووە کۆلێژە زانستیەکانی تاوا کردووە بێ ئیشە خەریکی بۆتە وەستای دار و تەختە خەریکی کرێکاریە مامۆستا خەریکی کرێکاری مامۆستا ئەم دۆخە بە شێوەیەکی گشتی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕینی گرتوتەوە چارەسەر لە ئەستۆی کێ بە شێوەیەکی گشتی ئایا هەر لە چارەسەرەکەوێتەوە سەر بەرپرسانی ئەم ناوچانی کە باسمان کردن یام حکومەتە یا مامۆستایە قوتابیە کێ چارەسەرەکە بە شێوەی گشتی لای کێ چارەسەر یەکەم بە دەرەجە یەکەم لای سەرۆکی حکومەت و لە سەرۆکی حکومەتە چارەسەری گەورە لای ئەوانە یعنی سا ئەم بارودۆخە کە سلێمانی گرتوتەوە یعنی ئەمە من پێم سەیرە دڵگران بین بەوەی کە مامۆستا داوای مافی خۆیەکە پێم سەیرە بەڕاستی یعنی پێمان خۆشە حکوومەتی هەرێم دەسەڵاتداران پێیان خۆشە میلەتێک دروست بێ میلەتێکی دەستەمەوە بێ آخر کاکە میلەتەیە ئەم میلەتە کە تۆ شانازی پێوە کرد ملی نەداوە بۆ بەعس بۆ تۆ ئێستا مل بدا بۆ تۆ ئەتەوێت دەستەمۆیکەی خراپترین میلەتێکی دەستەمۆیە میلەتێکە کە بڕوای بەوە نەبێ داوای مافەکانی خۆی بکە کاکە ئەمڕۆ تۆ لەسەر دەسەڵاتی حەسەکەی بۆ تۆ ملکەز بێ
ئەی سبینێ نەوەیەکی ترسنۆک نەوەیەکی ئیرادەشکا و ئەمانەیە بەرهەم بێنین بەڕاستی گەورەترین مەترسی لەسەر ئەوە نییە کە خوێندن ساڵە پەکێکەوێ ئێستا هیچ لەسەرەوە کرد ئیرادی خەڵک بشکێنرێ فەرقی سلێمانی و هەولێر و دوهۆک نییە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە سەرۆکی حکومت دڵی بەوە خۆش نەبێت کە لە دەڤەرێک دەوام و لە دەڤەرێک دەوام نییە من ئەمڕۆ ڕاستەوخۆ لە کەیەک لە کەناڵەکانەوە بینیم قوتابخانەیە گوتیم هەمومان چوونێتەوە مامۆستاکان دانیشتە بوون ئەدوت بە زۆر بردویانن ئەو بۆچی هاتوونێتەوە وڵا هاتوونێتەوە بۆ دەوام و یعنی بە شەرمێکەوە بۆ بێ مامۆستا شەرم کابچێتەوە بۆ دەوام بالفعل چکە سەرزانشتیە کرێت چونکە مامۆستا مانگێکە لەسەر جادەی داواکاریەکانی جێبەجێ نەکراوە کە تۆ بەم شێوەیە داواکاریەکانی جێبەجێ ناکرێتی تۆ بەردەمی قوتابەکەت هەر قوتابەکە لەوانەیە فیکۆ بۆ لێە گاڵتە و پێیەکە مامۆستا یعنی تعجبەکەم حکومەتی هەرێم پێی خۆش بێ مامۆستا لەگەڵ مامۆستای بیکا بە منافەسە باشە لە عوتڵەکانە معاشەکەیەکەوێتە دوای هەموو وەزارەتەکان کاتێککە دەستی پێ ئەم یاریکی زۆر ناشرینە کاتی داوامی ترێت چێتە دوای وەزارەتی پێشمەرگەوە بەم منهج و بەم فریودان و مماطەڵێ بەڕاستی خوێندن ناکرێت بۆیە بەرپرسیارەتی یەکەم لە سۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر خۆی بە بەرپرسی ئەم وڵاتە ئەزانێ یعنی زۆر عیبەیە لە شاری سلێمانی لە زانکۆ تایبەتیەکان قوتابخانە تایبەتەکان دەوامیان تیا بکرێ بەڵام قوتابخانە حکومیەکان دەرگاکانیان داخرابێ مامۆستا ئێوەکو مامۆستایان پێتان وایە ئەم دۆخە ئەم قەیرانەی کە ئێستا ڕووی لە هەموو کوردستان کردو مامۆستایانیش وەکۆڵێ سوتەمەنی یەکەمن لەم دۆخە پێتان وایە قەیرانێکی دروست کراوە و بۆ تێپەڕاندنی کۆمەڵێک کێشە و گرفتەیان هەر قەیرانەکە بوونی هەیە و ئەبێ مامۆستایان ڕەچاوی دۆخەکە بکەن و بچنەوە سەر هۆڵەکانی خوێندن لە ڕاستیە ئەوەی کە ئێمە متابعەمان کردو بینیمانەوە لە کەناڵەکانی ڕاگەیاند و لە سایتەکان و لەو بەڵگەنامانەی کە بەردەوام بڵاوە بێتەوە ئەم قەیرانێکی دروستکراوە ئابووری هەرێمی کوردستان ئەوەندە خراپ نییە پارە هەیە ساڵانە بە مانگانە بای ملیارێک دۆلار یان کەمتر یا زیاتر نەوت فرۆشراوە باشە بۆیە ئەم قەیرانە دروستکراوە حکومەت کەوتۆتە منافەسەکردن لەگەڵ مامۆستایە یعنی کردێتی بە عینادی لەگەڵ مامۆستایە نابێ مامۆستا ئیرادەی سەرکەوێ دەی بەڕاستی ئەگەرم جارە ئیرادەی مامۆستا بشکێ لەگەڵ ڕێزما کە خۆ مامۆستا بێ بە پەشمەک و بایی بە یعنی ئیرادەی یعنی مامۆستا سەرۆکی حکومەت دروست ئەکا مامۆستا پەرلەمانتار دروستەکە مامۆستا بریتیە لە عەقڵی منەفیز جیلێک دروستەکە بۆ 50 ساڵی تر ئێستا ئەو قوتابی کە چێتە قوتابخانە باشە لە ئەلفوبێەوە دەست پێ بکە لەو 30 حرفە لەو 32 حرفە 22 خوێنێ 10 حرفی ناخوێنێ 10 پیتی ناخوێنێ لە 1 تا 100 1 تا 50 خوێنێ ئەچێتە پۆلی دوی تر نازانێ و پیتانە چییە یعنی بەم شێوەیە توانین ئێمە منهج بڵینەوە ساڵی پار هەڵسەنگاندن بێ زەحمەت ساڵی پار کە ڕۆژ سەرۆکی حکومەت وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە هەڵسەنگاندن کرا بۆ بزانین نسبەتی منهج چەندێ خوێندرا لە قوتابخانەکانە چەند حرف و چەند ژمارە خوێندرا باشە لە زانکۆ پەیمانگەکانە چەندێ لە مفرداتی منهج ئیجرا کرا لە سەدا چەندی ئێمە هەرەوەی عنی هەرەوەیە کاکە ناکرێت کەسێکە چێ بە دەورەی شوفێری مامۆستاریاس ئەکرێ بڵێن وڵاتۆ ئیتر ئەمڕۆ ئەم ساڵ هەروە نەفریا کەوتین 3 ساعات 4 ساعات نەزەری بخوێنەوەی تر بڕۆ بە بەسایە لە کاتێکە خوێندەواری ئەساسرێکە لە شۆفێری نیوە شۆفێری نییە نیوە شۆفێرمان نییە نیوە فێرخوازمان نییە نیوە مامۆستامان نییە بەداخەوە ئێستا ئێمە بە ڕوع بیکێ بە ڕوبع ئێستا ڕوبع مامۆستایانەوێ ڕوبع خوێندکاریانەوێ ڕوبع دەوامیانەوێ ئەمە کارەساتە ئەمە شتێکە یعنی ئینسان شەرمی لێکە بەڕاستی ئابڕوبەرانەیە بەداخەوە کام قسەیەکەم بەڵام تەنها لەم وڵاتای ئەمە هەیە بۆیە لە وڵاتانی پێشکەوتو لە یابانە لەکوێ حتا لە وڵاتانی دەوروبەرمانە لە تورکیا لە ئیسرائیل لە سەدا 50 بەپی وەزارەتەکان بودجەی یەکەمی وڵات بۆ وەزارەتی بۆ باری پەروەردە دووەم بۆ باری تەندروستیە بوارەکانی تر یان لە وڵاتی ئەمە بودجەی هەرز گەورە بووینە چەشەڕکەر بۆ خەڵک و بەکرێ گیراوە بۆ خەڵک بودجەی هەرە زۆر گەورە کە گرنگە بەڕاستی لەم حاڵەتەیە بۆ باری عسکەریمانە بەڵام نابێ بوارەکانی تر لەسەر ئەساسی بوارەکانی تر بێ گەلێکی نەخوێندەوار بەڕاستی کارەساتەکەی زۆر گەورەترێکە لە 20 ساڵی داهاتوە دەرەکەوێت مامۆستا بە درێژایی مێژووی حکومڕانی کورد لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئاستی پەروەردە و زانست لەم دۆخەی ئەمڕۆ ئەم ساڵە کە تێدایەتی خراپتر بووە
پێم وانە. یا بۆچی مامۆستایان ئێستا کە بایکۆتکردن بۆتە دروشمی ڕۆژانەیان نەیانتوانێت لە مەدای ئەم 25 ساڵەی ڕابردووە هەموو ئەم کێشە هەڵپەسێراوانە ئەم کێشانەی کە بەرۆکی خوێندن و پەروەردە و زانستیان گرتووە نەیانتوانێت هەرز هەموو ساڵێک لە ئەنجامی ڕاپەڕین وەکوڵێ خۆپیشاندانەکانیانە هەر جارە و شتێک بگۆڕن بۆ ئەوەی هەموو شتەکان بە یەکەوە کەڵەکە نەبن و ئێستا ئێوە داوای بکەن. بەداخەوە ئێمە یەکێ لەو ئوسلوبە فاشیلانەی کە لە حکوومەتی هەرێمە پیادەکراوە وەک وایە نیزام لەسەر و ئەساسەوە گۆڕابێ وەزیرێک هاتووە ئیشی وەزیرەکەی پێشووی خۆی هەڵۆشانەوەتەوە هەم لە بواری پەروەردەیان لە بواری خوێندنی باڵایە. یعنی ئێمە زۆر ئیشی باش کرا، یعنی ئێمە خۆمان بەشێکی لە پرۆسەکە ئیشی زۆر باش کرا لە 2005 بەدواوە تا 2013 ئیشی زۆر باش کرا لە بواری پەروەردەیە، قوتابخانەی زۆر دروست کرا، منهەجی باش کرا، بە تواناسازی کرایەوە بۆ خوێندکاران، قوتابیانمان ڕۆشتن بەرەو زانکۆکانی جیهان. بەڵام ئێستا ئەو قوتابیانەی کە نردومان بۆ زانکۆکانی دنیا و ملیۆنان دۆلارمان تیا سەرفکردن ئێستا دێنەوە تعدیل شادەیان بۆ ناکرێ، ئێستا دێنەوە هیچیان پێ نادرێ. من باسی کەسێکیان کردوتیان هاتۆتەوە بۆ بزان بۆ زانکۆی سلێمانی هاتۆتەوە دکتۆرای هێناوەتەوە وتی هەر لە مدیری ئیدارەکە بێژێ بچێ بۆ لای ڕئیسی سکوڵەکەوە بۆ لای عەمید جوابی کردوتی پڕۆپێویستمان بێ اختصاصی تۆ نییە. حکومەت ئەی تۆ بۆ ناردت کاکە بۆ ملیۆنان دۆلارت لە قوتابیە سەرف کرد بۆ ناتوانانی ئیسفادە لەو تەجروبەیە بکەی کە بەدەستی هێناوە. بەڵێ ئێمە ئێستاش هێشتا نەچۆ بچێ، ئێمە دەتوانین بە ئاشکردنەوەی مامۆستا و قوتابی بە ئاشکردنەوەی ئەم دوو چینە باوکی خوێندکار چونکە بەڕاستی دەبێت ئەوە بڵێم پرۆسی خوێندن ئەگە بتوێ خوێندنێکی ناجح دروستکەی پێویستت بە چوار شتە. یەکەم مدیرێکی دڵسۆز و سەرکەوتوو، بەڕێوەبەرێک دەبێت ئینتیمای بۆ قوتابخانەکەی خۆی هەبێ، بەڕێوەبەری قوتابخانە وەکو سایقی قیتار وایە، وەکو ڕەبانی کەشتی وایە، ئەو سکانەکە بەدەستی ئەوەیە. دووهەم مامۆستایەکی دڵسۆز، مامۆستایەکی دڵسۆزی خوێنەوار کە بتوانێت بە ئەدای منهەج بکە، بتوانێت منهەجەکە بڵێتەوە، خەیاڵی لای جیرفانی نەبێ، خەیاڵی لای مناڵەکانی نەبێ. سێم قوتابی، چونکە دوای ئەمە ئیتر تۆپەکەیتە قاچی قوتابیەوە، قوتابێکی مجتەهید، قوتابێکی گوێڕایەڵ، قوتابێکە ئامانجی هەبێ، قوتابێکە خۆشەویستی هەبێ بۆ مەنهەجی کە خوێنێ، نەکو بڵێ ئەمە چێ منەی خوێنم بەسەر ماساها کرێتەوە. چوارەم دایک و باوکیشی متعاون، دایک و باوکێک کە لەگەڵ تەربیەیە، لەگەڵ مامۆستایە، لەگەڵ قوتابەکەیە هاریکار بێ. بەم شێوەی ئێمە دەتوانین بەم ئەم منهەجەی حتا ئەم منهەجەیە کە هەمانە دەتوانین لە ماوەی بە بڕیارێکی سیاسی بە دابینکردنی بودجە دەتوانین لە ماوەی هەفتەیەکە خوێندن بچێتەوە سەر ڕێچکەی خۆی. ئێمە مامۆستایان هەمویان ئامادەییان تایە بە مەرج داواکاریەکانیان جێبەجێ بکرێت، ئامادەیان تیا بچنەوە هۆڵەکانی خوێندن. لە ئەگەری جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایانە بێگومان کە ئێوە ئەچنەوە سەر هۆڵەکانی خوێندن. پێشی جەنابتان فەرمووتان بۆ ئەوەی پەروەردەیەکی دروست و لەبارمان هەبێ بتوانین جیلێکی تەندروست پەروەردە بکەین، ئەبێ هەم مامۆستا ئامادەیی هەبێ هەم خوێندکار. کاتێکەوە ئێوە وەکو جیلێکی کۆمەڵگە داواکاری ئێوە جێبەجێ ئەکرێ و ئەچنەوە سەر هۆڵەکانی خوێن وەکو مامۆستا، بەڵام لە بەرامبەردا خوێندکار لەوە چێ ئەو ئامادەیی نەبێ، باوکی بژێوی نییە، گیرفانی پڕ نییە، وەکۆڵێ سکی برسیە، جلی نییە، وە منهەجەکەی نەهاتووە، بینای قوتابخانەکەی هەر کۆنەکەی پارە. ئێوە ینی لەم کاتا ئێوە چی ئەکەن، ڕۆڵی ئێوە چییە و ئێوە چۆن ئەتوانن ئەم نابەرامبەریە هاوسەنگ بکەنەوە؟ وەڵا مامۆستا بەڕاستی تەشخیصێکی زۆر جوانت کرد. بەڕاستی بەشێ لە ئیشەکە، بەشێ لە مەهامەکە لای مامۆستایە. بالفعل باوکی قوتابی کە سوکاری قوتابی لە نەهامەتیایە، یعنی تۆ حتا بژێیی مامۆستاگە چارەسەر بکرێ ئەی بژێیی باوکی خوێندکار، ئەی خوێندکار، ئەمە حەلی هەموو کێشەکە نییە. بەڵام لە ڕاستیدا مامۆستا بەڕێوەبەرە، هیمەتی مامۆستا دەتوانێت هیمەت بدا بە قوتابی، ئێمە قوتابیمان هەبووە لە پەیمانگایە لە زانکۆی حتا مامۆستایان لە قوتابخانەکانە کاتی ئیمکانەتی مامۆستا باش بووە جلیان بۆ قوتابی کڕیوە، دەفتەر و قەڵەمیان ناوەتێ، جانتایان ناوەتێ، حتا دەتوانێت لەگەڵ مامۆستایان زانیویانە قوتابی هەژارەکانن لەگەڵ قوتابی ترا هاتوچۆیان پێکراوە. ئەگەر مامۆستا وەزعی باش بێ خۆ ئیتر
دەبێت بە جوزئی دەست پێ بکەین مامۆستا وەزعی باش بێ بەشێک لە قوتابیانیش تەڵەبە و کوڕ و کچی مامۆستان بەم شێوەیە دەتوانین بەشێ لە پرۆسەکە بچێتە پێشەوە بێگومان تاکو ئەم قەیرانەدارایی کە لە وڵاتی ئێمە هەیە و کە دروست کراوە بەداخەوە تا ئەم قەیرانە چارەسەر نەکرێ ئەم وڵاتی ئێمە ناچێتەوە سەر ڕێچکەی ئاسایی خۆی بەڵامی تر ئێمە 25 ساڵە دەوڵەتین ئێمە 25 ساڵە حکومەتین 25 ساڵە ملیاران دۆلارمان هەبوو لەم وڵاتەیە کاتێککە بە بەرچاومانەوە دەبینین ئەمە بەرگەی یەک مانگی ئابلوقەی ئابووری بەرگەی یەک مانگی داشکانی نەوت ناگرین ئیتر ئەمە ئێمە لێ بەرپرس نین مامۆستا لێ بەرپرس نییە بەڕاستی ئەو کەسانە لێ بەرپرسن کە ئابووری وڵاتیان لە بەردەسا بووە قاسەیەکی خاڵی ماڵێکی خاڵی کاسەیەکی خاڵی بۆ وڵاتیان جێشتۆ ئیتر خەڵکە قاسە و کاسی هیچیتیانە بوو ئیتر باشی چێ بە معریفەت حتا خی گەورە کاتێککە داوای خواپەرستی لە تۆکە داوای ئەوە لێ کات کەبی پەرستیە فەرمێ فەلیعبدوا رب هذا البيت باشە کاتێ داوای خواپەرستی لێکا فەرمێ بەڵێ الذي يطعمهم من جوع ئەمانی بۆ خەڵکەکە نان و ژیانی بدەیتێ بێ ئاشتی بدەیتێ ئەم خەڵکە ئەم باشترین میلەتمان هەیە حکومەتی هەرێم بەرپرسانی ئەم وڵاتە ئەگەر ڕۆژانە دەستی مامۆستا دەستی کەسوکار دەستی ئەم میلەتە ماچکەن هێشتا میلەتی ئێمە میلەتێکی ئارامگرە میلەتێک کە زۆر چاوەڕوانمان کردووە زۆر سەبرمان گرتووە زۆر قوربانیمان داوە ئێستاشی لەگەڵا بێ براو کەسوکارمان ڕۆژانە لە سنگەرەکانە شەهید دەبن ئێمە کە خۆ دیفاع لە وڵاتاکەین خۆ کەسوکاری ئێمەیە کە شەهید دەبێ یعنی ئێستا جاری وایە باسیەوە کرێەوە مامۆستا بۆ بایکۆتەکە بۆ ناچێتە وڵەکانی خوێندن لە کاتێکا پێشمەرگە لە بەرەکانی ئێوە پێشمەرگەیە چێ پێشمەرگەیە برای منە من برای خۆم پێشمەرگەیە من ئامۆزاکانم پێشمەرگن من و تۆ هەمومان بە هەمان شێوە مامۆستایان دیارەکاتی بەرنامەکەش مرۆ تاوابوونە چ پێم خۆشە تۆزە پرسیار وەڵامەکان بکەنەوە لەم ڕوبەڕووبوونەوە و ململانەی نێوان مامۆستا وەکو جیلێکی خاوەن ماف و بێبەشکراو لەگەڵ حکومەتە پێت وایە ئەگەر جەنابتان وەکو ڕاڤەکارێ وەکو بینەرێ لەم ململانەیە کێ براوە ئەبێ لە کۆتاییە حکومەت یان مامۆستا ئایا بەچوونەوەی مامۆستا بە سەر هۆڵەکانی خوێندن بەبێ دابینکردنی مافەکانی مامۆستا وەکۆ لە شکۆی ئەشکێنرێ یان براوە ئەبێ لە پێناو دروستکردنی نەوەیەکی خوێنەوارە بۆ ئەم ساڵی لە ڕاستیە لەم پرۆسەیە مامۆستا نابێ دۆڕاو و براوە هەبێ بەڕای من نابێ بۆ دۆڕاو و براوە هەبێ حکومەت چێ خۆ حکومەت دە 15 وەزیرە کات ملت ئەبێ براوە بێ ئەگەر قرار وابێ دەبێ حکومت مل بدا بۆ داواکاری خەڵک کاکە خۆر مامۆستانیە لەسەر جادەیە ئەمڕۆ کاتێکە ویستیان لە سلێمانیە بە زۆر و حتا تۆمەتی فەوزا و شتیانیایە پاڵ مامۆستا ئەمڕۆ خۆ پیشاندانەکان و بایکۆتەکان و هاتنە دەرەوەی خەڵک زۆر فراوانتر بوو بۆیە تکایە حکومەتی هەرێم تکایە وەزیری پەروەردە تکایە بەرپرسانی وڵاتە خەڵک لەمە زیاتر تووڕە مەکەن ئیهانە بە خەڵک مەکەن خەڵک یەتە سەر جادا خەڵک زیاتر ئەڕژێ ئەم جاباوکی قوتابیە ئەمڕۆ قوتابیت لەبەر ئەوە بتەوێ بە زۆر شتێ بکەی دڵنیام مامۆستایان سەرمەشق و ڕابەری ڕاستەقینەی جەماوەری خەڵکی کوردستانن بۆیە مامۆستایان 10 ساڵی تر و 50 ساڵی تر ئەمەی کە کردیان تاوان بە ئاشتی بەهێمنانە داواکاری مافەکانی خۆیانەکەن داوای چاکسازیەکەن شتێکە لە مێژوو ئەنووسێتەوە مێژوو ئەینووسێتەوە مێژوو سوپاسی مامۆستاکە مێژوو ڕەحم بە بەرپرسانی ئەم بارودۆ خۆش ناکە بەڕاستی تۆ پێ دوابێت کوڕەکانی خۆت و کچەکانی خۆت مناڵی خۆت بەرپرسەکان نەک لە وڵاتەیە لە قوتابخانە تایبێتەکانە لەم وڵاتیان ناخوێنن لە ئەمریکا ئەخوێنن لە زانکۆکانی فەڕەنسا و بریتانیا و فلان ئەخوێنن بەڵام قوتابی کە سوکاری هەژار قوتابی ئەڵەن پێشمەرگە دەرز بە مناڵی پێشمەرگە بڵێ پێشمەرگە 500,000 وەرەگرێ چەندێکی با بەخۆی چەندێکی با بە مناڵەکەی اینجا تۆ داوا لەوانکە ئەڵێ قوتابی پارە بدات قوتابی پارە بدا بە مامۆستا ئەبێ مناڵی پێشمەرگە پارە بە مامۆستا مامۆستایان وا دیارەکاتی بەرنامەکەم تەواو بووە زۆر سپاسی بە ڕێزخانەکەی بۆ ئامادەبوون وڵات ئاوادان بێت زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم ڕۆمان تا بە یەگەیشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن.